هەموو ئەوانە دەکاتەوە بە تەقاریر باڵێن مافی مرۆڤی دەسەخەتە و داواکاری گشتی ئەوانە ئەو شوێنانە هەنجنی راپۆرتەکە بڵاوی دەکەنەوە با بڵێن ورد و درشتی ئەوانە دەکرێتە دیکۆمنت و ئاراستەی لایەنە پەیوەنددارەکانی هەرێم بکرێت. لیژنەکە لەو ڕۆوە هەوڵ دەدەن دەستەی مافی مرۆڤ لیژنەک پێکبینین با بڵێن لە پوستی خۆشیان وە لە تاوتوێدانا ئێستا لە سەبارگەوە چکە کەیسەکە پێویستە بە خێرایی ئیشی لەسەر بکرێت هیەوە نیە تاخیر بکرێت چکە ناوبانجی هەرێمی کوردستان زۆر لەوە ناشرینتر دەبی کە هەیە چکە ئەمە هەرێمی کوردستان نەهێزێکی ئەوها گەورەی با بڵێن هەرێمەکی ئەگەر لە مافی مرۆڤ ئەوها بۆ شێوە پێشەکاری بکەین وڵاتان قونسڵان لە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان راپۆرتەکانی خراپتر دەبی و هەرێمەکەش زیاتر وەرێ بۆیە بە پەلە داوامان بێنە جواب و راپۆرتێکی ورد و ئاراستی ئەو شوێنانەی کە بکەن کە تایبەتمەند هەنگاوەکانمان کردیە زۆر بە باشیش هەندێک هەنگاو هەیە با بڵێن ئیعلام لەوانەیە پێی نەزانی لە لە ڕێگەی پارێزە لە ڕێگەی قونسڵەخانەکان لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێم یعنی ئەوانەمە هەموو مخاتەبە کردیە یعنی ئەو هەنگاوانش با بڵێن لە پێش یوێنش ئەوە کردیە هەنگاوەکانی داهاتووشمان خێراتر دەبێت و ئەمەش وەک حزبێکی سیاسی یاسایی لە چارچێوە کارەکان دەکەین و ئەوەش یەک بەڵگەی لەسەرەوە سەردانی لە ڕۆژی چارەمی ڕووداوەکان هاتی نەماتی مرۆڤ هەنگاوەکان بەپێی ئەوەی حزبێکی سیاسی هەنگاوەکانمان کردیوە و بە تەواوەتیش هەوڵماندایەوە ئەمڕۆژ هەر لە بە ئونیڤەرسیتات دەستەی مافی مرۆڤ چەند جارێک سەردانی گیراوان و کارلاوریان کردووە هەندێک لەوانەیە ئەو تەفاسیلەی بڵاوی نەکەنەوە هەندێک بەڵام ئەمە لە کەیسی کاک عەمەڕەش زیاتر جەختمان لەسەر پەلە هەنگاوی خێراتر. ئێستا دۆخی تەندروستی لاوشێتەنگی چۆنە؟ دۆخی تەندروستی وەڵام لەگەڵ ئایلیان قسە دەکەم باشە هیوای تەمەندرێژ ساغش بخوازم هەر ئەوەندەیە دەرن باشە و